نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. بە شوێنکەوتووە پایە بەرزەکان. یەک پێگەی ناوازەی شوێنکەوتووان. قورئانی پیرۆز لە زۆر ئایەتدا کاتێک لەبارەی هاوڵانەوە دەدوێت باز لە شوێنکەوتوانیش دەکات. والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات تجري تحتها الأنهار خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم. و پێشکەوتووە یەکەمەکان لە کۆچەران و یاریدەدەران ئەوانەش زۆر بەچاچی پەیڕەوی ئەوانیان کردووە و شوێنیان کەوتون، خوا لێیان ڕازیە، ئەوانیش لە خوا ڕازین، وەخوا بەهەشتانێکی بۆ ئامادەکردوون، ڕووبارەکان دێن و دەچن بە ژێریاندا، تێیدا دەمێننەوە بێبڕانەوە، ئەوەیە گەیشتن بە ئامانجی گەورە. لەم ئاەتە پیرۆزەدا هاوڵان و شوێنکەوتوان بەیەکەوە باز دەکرێن و دەربارەیان ئەم فەرمانە دەدرێت کە خوای گەورە لەوان ڕازیە و ئەوانیش لە خوای گەورە ڕازین. ڕازیبوون لە خوای گەورە واتە گەر لە جەلالی ئەوەوە جەفا بێت یاخود لە جەماڵیەوە سەفا بێت، بەندە وەکو یەک لە هەردووچیان بڕوانێت و بە خۆشحاڵیەوە هەردووچیان قبول بکات. واتە گەر خوای گەورە هەموو شتێک لە بەندە وەربگرێتەوە یاخود هەموو سامانی دنیای پێ ببەخشێت، ئەو هیچ لە ڕەفتاری نەگۆڕێت و لە بەرامبەر دەستکەوتەوە بێ لە خۆبایی بوون و لە بەرامبەر لە دەستچوونەوە بێ خەمبار بوون ڕاست و ڕەوان خۆی بهێڵێتەوە و تەواوی ئەو چەرمەسەری و ناڕەحەتیانەی بەسەری دادێت هەر وەک لوتفێک پێشوازیان لێ بکات. جا ئەوانەی بەو شێوەیە لە خوای گەورە ڕازین، ئەوە خوایش لەوان ڕازی دەبێت. دەکرێت بووترێت پێوەری ڕەزامەندبوون یاخود ڕەزامەند نەبوونی خوای گەورە لە مرۆڤێک پەیوەندیدارە بە ڕەزامەندبوونی ئەو مرۆڤە لە خوای گەورە. گەر لەم ڕوانگەیەوە کە هەوڵماندا باسی بکەین بەندە لە خوای گەورە ڕازی بێت و هێندەی ئەو ڕەزامەندیەش ئەوی خۆش بوێت، ئەمە واتای ئەوەیە کە خوای گەورەش لەو بەندەیە ڕازیە و هێندەی ئەوە بگرە زۆر زیاتر لەوەش ئەو بەندەیەی خۆش دەوێت. بەڵێ جا ئەو هاوڵانەی بە بۆیەی محەممەدی ڕەنجین و بە شەرەفی گەیشتن بە دیداری ئەو یارە گەیشتبوونە پلەی ڕەنگداربوون بە ڕەنجی خودا، خاوەنی چ خۆڵیەک بووبن لە پەیوەندیان لەگەڵ خوای گەورەدا و چۆن نوێژیان خوێندە بێت و کاتێک ناوی خوایان وتووە چ حاڵێکیان بەسەر داهات بێت و چۆن ڕەنگ و ڕوخساریان پەڕی بێت، چۆن لە رزگرتبنی و چۆن لە ناخەوە هەروەک ئاوی ناو قازان قوڵپیان دابێت و وەک بەردی نێو ئاش دەنجیان لێوە هاتبێت. هەر بە هەمان شێوەش شوێنکەوتوانی پایە بەرز بەردەوام لە هەوڵی ئەوەدا بوون ئەسپی خۆیان شان بەشانی هاوڵان تاو بدەن و سەرفراز بن بەبوونی وردەکاری و هەستیاری و بەرینی بەدەستێنانی ئەو شەرەفە، هەروەک لەم فەرموودە پیرۆزەی پێغەمبەری خوادا ئاماژەی پێکراوە. طوبى لمن رآني وآمن بي وطوبى لمن رأى من رآني. مژدە بێت لەو کەسانەی کە منیان بینیوە و ئیمانیان پێهێناوم، مژدەش بێت بۆ ئەو کەسانەی ئەوانەیان دیوە کە منیان دیوە. بەڵێ شوێنکەوتوانی پایە بەرز بە هەستی ئیحسانەوە شوێن هاوڵە بەڕێزەکان کەوتون. ئایا ئیحسان و شوێنکەوتن بە هەستی ئیحسانەوە بەواتای چی دێت؟ ئیحسان بەواتایەک لە واتاکان بریتیە لەوەی مرۆڤ هەموو کەسێک وە خۆی تەماشا و پەسەند بکات، چێژ و ئازاری ئەوانی دی لە ویژدانیدا هەست پێ بکات و بەش بکات، بیری چاکە و ناسچی دڵی لە بەرزترین پلەکاندا بێت و لە دڵیدا ڕق و چینە لە بەرامبەر هیچ باوەڕدارێکدا هەڵنەگرێت. قورئانی پیرۆز دەربارەی ئەم واتایەی ئیحسان بەم شێوەیە دەفەرموێت: والذين جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان
ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. ئەوانەش کە بە شوێن کۆچبەران و پشتیوانان داهاتن تا کۆتایی دنیا ئەمە دوعا و نزایانە و بەردەوام دەڵێن پەروەردگارە لە ئێمە و لەو برایانەشمان خۆش ببە کە پێش ئێمە ڕێبازی ئیمانیان گرتە بەر و هیچ جۆرە بغز و کینەیەک مەخەرە دڵمانەوە لە ئاستی ئەوانەی ئیمانیان هێناوە. پەروەردگارە تۆ بەڕاستی بەسۆز و بەخشندە و میهرەبانیت. واتایەکی دیکەی ئیحسان وەک لە فەرمودەکەی پێغەمبەری خوا داهاتووە کە دەفەرمێت أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. واتە لەنێو ئەو هەستەدا بەندایەتی بکەیت کە خوای گەورە دەبینیت، خۆ ئەگەر تۆش ئەو نەبینیت ئەوە ئەو بەردەوام تۆ دەبینێت و چاودێریت دەکات. باسکردنی شوێن کەوتوان لە قورئانی پیرۆزدا بەوەی بە هەستی ئەحسانەوە شوێن هاوڵە بەڕێزەکان کەوتون گەلێک مانادارە، چونکە لەگەڵ ئەوەی فەزیلەتی ڕەها لە هەموو کاتێکدا بە تەنها بۆ هاوڵە بەڕێزەکان دەگەڕێتەوە لە هەندێک فەزیلەتی تایبەت بە پێی دەستوری هەڵبژارنی باش بەسەر باشتردا لە هەندێک شتی جوزئیدا. لە نێو شوێن کەوتواندا کەسانێک هەبوون کە لە هەندێک فەزیلەتی تایبەتدا بە هاوڵان گەیشتونەتەوە و بگرە لە هەندێک تایبەتمەندیدا پێش هەندێک لە هاوڵان کەوتونەتەوە. هەر لەم ڕوانگەیەوە کە خوای گەورە لە سەردەمی شوێن کەوتواندا خەڵکی ڕوبەڕووی فیتنەی زۆر گەورە کردوێتەوە و هەروەک بڵیت لە هەر جێیەک و لە هەر ماڵێکدا ئاگرگەلی گەورەی فیتنە هەڵگیرساون. لە بەرامبەر ئەم ئاگرە سامناکەی فیتنەوە هەموو خاوەن ویژدانێکی ساغ بەوتنی ربنا عليك توكلنا وإليك أنبنا وإليك المصير. پەروەردگارە هەر پشتمان بە تۆ بەستووە و هەر بۆ لای تۆش گەڕاوینەتەوە، سەرنجامیش هەر بۆ لای تۆیە. بەو پەڕی باوەڕ و تێگەیشتن و هەستەوە خۆیان تەسلیمی خوای گەورە کردووە. بگرە لەم خاڵەدا وەها ڕووکردنە خودایەک بەدەستاتووە کە کۆمەڵێک بەندی تایبەتی خوا دەکەون کە ڕۆژێکیان بە ئەنجامدانی 1000 ڕکات نوێژ ڕازاندوێتەوە و قورئانی پیرۆزیان لە 4 ڕۆژدا بگرە لە شەوێکدا و لە 2 ڕکات نوێژدا ختم کردووە. کەسانێک لە ژیانیاندا هەرگیز نوێژی بە کۆمەڵیان لە کیز نەداوە و هەموو ژیانیان لە نێو سوزدەدا بەسەر بردووە. هەموو لەو سەردەمە و لە نێو شوێن کەوتواندا بە دەرکەوتون. خاڵی دووەمیش ئەوەیە کە لە سەردەمی شوێن کەوتواندا بە دیوێکدا شمشێری جیهادی مادی خراوەتە نێو کێلان و جیهادی معنەوی کە بە جیهادی هەرە گەورە ئەلجیهاد ئەکبەر ناو دەبرێت بووەتە گەورەترین ئەرگ لە سەرشانی باوەڕداران. شوێن کەوتوان لە نێو هاوڵ و کۆشش و بەرخۆدانی دەستە و یەخەبوون لەگەڵ نەفسی ئەممارە و گەیشتن بە نەفسی لەوامە و پاشان نەفسی ملهەمە و مطمئینە و ڕازیە و مەرزیە و سەفیە تا بگەن بەنهێنی ڕەضی الله عنهم وەڕەضوا عنه تا ئەو ڕادەیەی کە شوێن کەوتووی پایە بەرز مەسروق تەواوی ئەو ماوەیەی لە شاری مەکەی پیرۆزدا دەمایەوە بۆ خەوتن لەسەر لای ڕاست یاخود چەپ پاڵ نەکەوتووە و بەردەوام لە بەرامبەر کەعبە و لا سوزدەدا خەوتووە. کاتێکیش تووشی نەخۆشی هاتووە لە وەڵامی ئەوەی کە پێیان دەگوت ئایا بیر ناکەیتەوە لەوەی کەمێک پشوو بە خۆت بدەیت، دەیگوت والله لو أتاني آت فأخبرني أن الله لا يعذبني لاجتهدت في العبادة. سوێن بەخوا گەر کەسێک لە غەیب و لە ئاسمانەوە هەواڵم بۆ بهێنێت و پێم بڵێت کە بە دڵنیاییەوە خوای گەورە سزای تۆ نادات، من هێشتا شەروەک جاران هەوڵ دەدەم بەو پەڕی جددیەت و لە خۆبڕانەوە بەردەوام بم لە سەرپەرستشەکانم. جا مەگەر سەروەری ئەو سەروەری بوونەوەران هەر هەمان شتی نەوت بوو يا عائشة أفلا أكون عبدا شكورا. یا عایشە ئایا بەندەیەکی سوپاسگوزار نەبم؟